شێنم ئاو شتانەی ئەساسن ئای زۆر کەس هەن لەو دنیای زاڵم و خوانە ناسن بەعزێک لە دۆستەکانم دایمە شایانی باسن ڕویان ناخوێنرێتەوە لە ژێر هەزار لی باسن جێگای متمانەی نینە هێن زۆڵ و هەرە پاسن دۆستا دیت لەگەڵ دەکەن ئەو کاتانە ئیفلاسن گەر بزانن نەبوونی بە هیچ زۆرێک نادناسن لە داخی خەڵکی عەسوود بۆ نایەن هەڵم واسن هەزار نەعلەتیان لێبێ دڵیان ڕقە و وەگاسن هەر من دەزانم چۆنن وەکو من نایان ناسن خەڵکانێکی عەسوود هەن با هەموو شتێک کەساسن لە خۆشی ئەو تاریقەی دەیچێڵم وەک سێگاسن بۆ هەڤاڵ و هەژاری زانانە وەک هەیاسن بۆ هەڤاڵ و هەژاری زۆر بە چاشی دەمناسن هەتا کەی لە یادی بم هەتا کەی بەبێ کەسی چاوەڕێی خانزادی بم لە دووری بەژن و باڵای سەرخۆش بم لە نادی بم هێندەی عەشقی باڵای مەم دەترسم محتادی بم حەز ناکەم خۆم ببینم کە تووشی فەسادی بم چەندم حەز دەکەدا منیش وە خەڵکی ئەحتیادی بم ژیان بۆ من زیندانە مەعدەم دوور لە شادی بم دەترسم لەو زیندانەی تووشی بێمرادی بم هەتا ئەو ڕۆژەی دەمرم بە هیوای ئازادی بم دەری بە دەری شارم ئاوارەی ڕوومادی بم جوانێک ئەو های لێکردم وا تووشی عینادی بم چی بکەم ئەو شیرین نەبوو هەتا منیش فەرهادی بم چی بکەم ئەو شیرین نەبوو هەتا منیش فەرهادی بم کاتێنی گای دەکەم چاوم دەبڕمە چاوی دەڵی مانجی چاردەیە لە نێوان هەور و ساوی چیم لێ دەکەی هەژار جان وعدە سوتێم لە تاوی تازە دەست هەڵگیرینیم چی بکەم کەتی مەداوی بین و بینە لاجوانم زولف و پەرچەمی خاوی ئارەکەی بەرگەردەنی دەمەرزم وەک پانیاوی لە خۆشی ئەو نامی خەی دەیڵێم وەکو شێواوی بۆ ڕامێر کۆیە لە بۆی ناڵێم بەخاوی پایەدار بێ کاکێرش ماز دەکەم مەرد و ساوی ئاغای من کاک ڕێبوارە ڕۆی خۆم بۆ داناوی بۆ زانیار کۆیە بۆی دەڵێم بە تەواوی بەندەی هەوراس کۆیمە لە شێم لێ بەجێماوی شادی سوورە کۆیە دیسان دەستمە سڵاوی بۆ هەڤاڵ گەڵاڵی و شادی تاری خۆشناوی بەندەی هەڤاڵ گەڵاڵی لەگەڵ تاری خۆشناوی لە خۆشی ئەو نامی خەی دەیڵێم وەکو شێواوی با لەڵێ ئامازیاخی پیر بووە و نەماوە باوی جێ بدا ئامازیاخی و کەلیمەی بەلێ شاوی ئەوەی گوێگری منوی ماز دەکەم مەرد و چاوی عەز دەکەم مەم و کاتێ سەردانم لە پێناوی بەخوای هێندەم نەمایە واز دەینم بە تەواوی مای خۆم دنیام بینیوە ناکەومە تەڵە و داوی دەڕچی بەعزێک هونەرمەندی پۆزاوی کاتێ هەوادارێکی دەستە لای بۆ سڵاوی بە پۆز جواب دەداتەوە و قسەی دەکا بە خاوی لای وایە لە کوردستان تەنیا ئەو هەیە باوی جێبدێ کاچی خانندا واز دەکەم خەلفاوی لای خۆت پێ مهمە لای من کەوش و پێڵاوی ئەگەر زاری زارم بە
ڕام دەدای وەک لافاوی پەتکم لە ملی دەکردی وەچی عەلی چمیاوی هەرچی هەڵدەستێتەوە لێمان دەبتە زەرقاوی گەر پیاو بیهێندەت بەسا خراب نانەی هەنگاوی هەرچەندە تەڕیژ ناوی بووی بە سۆنە و مراوی بڕوان بەسێک هەز نییە بە شێخی کەڵەکاوی یەکەم خەڵکی پۆزاوی بەچە بازی سەنتاوی ئەوی دیە و لە گامەی دایمە دەکا ماساوی بۆ نامیق دۆلاری ڕۆی خۆم بۆ داناوی شادی ڕامیار کۆیە دەزانم مەرد و پیاوی بۆ سەفین گەڵاڵی ماز دەکەم مەرد و چاوی لەگەڵ هێڵ کوورانی خوایە هەروە بێ باوی زانیار بەنگە شەی لێدەوە حەد لێ مەدەم بە خاوی هزار ماشەڵا جوانی دێو دەڕۆی بەلەن زەولار باڵات بەرزە وەک چنار زولفت ڕەشە وەک ڕەشمار خۆن دەکەم بە قوربانت هەموو ڕۆژێ 50,000 هێندە مەجبوری تۆمە فرمێسکم بۆت دێتە خوار دڵدارم خۆشەویستم بۆچیم دەکەی گرفتار بە خەندەوە نیگامکە دنیا بۆ دەبتابار هەموو لە پێشم دەبێت تا گوڵ و گوڵزار شێت و دێوانەی تۆمە بۆچی وا دەکەی غەدار بۆچی زارێ ناپرسی لەمنی غەریب و غەمبار ئەس دەکەم سەر نێمەوە نەمێنێت ناسەوار بەخوای دەعەسێمەوە گەر بچمە گۆڕ و مەزار لەسەر تۆ ئاشام کردیا لە گشت خزم و کەس و کار هیچێکیان نەمدوێنن باب و داک و مام و خار بۆ سەفین گەڵاڵی نێوەکەی دەکەم تۆمار لەگەڵ کاک دێدەوانی بە دوور بن لە چاوزار هاتۆ بە خێری دێنم شاد بێ مامۆستا هەژار هەواڵی گەڵاڵی نێوەکەی دەکەم تۆمار بەندەی تاریخ خۆشناوی با بمێنێ بۆ یادگار بۆ نامیق دۆلاری بارەکەڵە کاگڕامیان هێرش کۆی لە چێیە بەوی دەکەم ئیفتیخار پایەدار بخوایە سەروەریم نە کاگڕێوەر بۆ زانیار کۆیە و خودای بێتن ئاگادار بەندەی هەوراستۆیمە بە دوور بێ لە چاوزار شادی سوورە کۆیە بازەفت بێ لە نەوار هەرچی بەنگۆ دۆژمنە بمری بە قەهری قەهار زانیار دە عەشری پێبکار لە 6 8 و لە 2 سوارن ئەوە تەبژین بڕۆزێم بێڵە و بڕۆ هەتا ماوی نادناسم ئەتۆ خەزاڵی من بەب نەمنش بۆ شۆڕە لاسم نەوەت هەی تۆ دەناسم بێتاقەت و کەساسم کەسگەت بکات بە تەناف با خۆمی پیاڵەواسم هێندە لە خۆم بێزارم بەخوای بۆ مردن خاسم بیستومە لە زۆر جێگا بەخراپەت دەکەی باسم من غەریب و غەمبارم واوەک تۆ هەرە پاسم دەزانم بۆ یەک نابین لە تۆ دوورە قیاسم گەر تۆ بابت هەبوونە ئەمنش ڕوت و پێخواسم ماڵ و سەروەت و سامان لا هەموو شتێ ئیفلاسم
بۆ نامی دۆلاری دەیڵم کەلیمەی خاسم پایەدار بێ کاگڕامیار زۆر لە مێژە دەیناسم لەگەڵ کاکێرشی لا نەعدەم لە قیاسم هزار ماشەڵا جوانم یارم لە جوانی تاکە بەدڵ و ژیان خۆشم دەوێ یەکجار جوان و جوان چاکە دەست هەڵ ناگرم لە باڵای تا دەستمە ژێرا و خاکە دڵدارم خۆشەویستم بە خەندەوەم نیگاکە لە سایت چاوی تۆیە دنیام لەلا ڕووناکە وانەکە بۆ من نەبی دەمرم گەر نمازاکە شێوەک من تۆی خۆش دەوێ لەگەڵ تۆدا دڵپاکە بەدڵ و گیان تۆی خۆش دەوێ دایمە لە دوات هیلاکە لە دووری بەژن و بەعڵات دایمە پەست و خەم ناکە بۆ هێرش کۆیە دەزانم کوڕی چاکە بەندەی زانیار کۆیمە حیساب بۆ دوژمن ناکە لە ناو بەریتانیای من ڕێبوارم پێچاکە ئایەدار بێ کاک ڕێبوار وای دەبینم خەم ناکە بێبەڵا بێ تاریخ بێبەڵا بێ تاریخ خواگەر نمازاکە شادی تاریخ خۆشناوی دەینەسم کوڕی چاکە لە دوژمنان بێباکە